فایق عمر ڕەسوڵ لە کەرکووک لە دایک بووم لە دەی شۆرا و 63 هاتوومەتە ناو کەرکووکەوە بە کەلۆرێم لەوێتەوە کردو و هونەرم لە بەغا خوێندووە. کوردبوون لەعنەتێکە، ینی هەموو کارەکانم با بڵێن بریتیە لەو وەزعەی کە من وە کورد ژیاوم، ینی ئێمە ناتوانین بە هیچ شێوەیەک لەو مۆزوعە خۆمان لابین. من لە ساڵی 84 کوردستانم بەجێهێشتووە، بەڵام مەسەلەی مناڵی و مەسەلەی ئەو جێژاوە سیاسی ئەوانە تەبەن بۆتە بەشێکی ڕئیسی لە کارەکانمە. ناتوانم بڵێم تەنانەت هەموو فکری کارەکانم لەو مەرحەلەیەوە دێ. من 80 لە بەغا هونەرم تەواو کرد، ئیتر شەڕ دەستی پێکرد، شەڕی عێراق و ئێران. من بەهۆی ئەو پرسیاری تۆ کوردبوونەوە تووشی گرتن بووم، گیرام حکم درام. ئیتر لە دوای بەربوونم هاتمە سلێمانی بە شارەوەی ئیشمەکرد لە مەتباعی سەرکەوتن. 84 چوومە لادێ، دوای ئەوە چوومە ئێران، ینی با بڵێن هەر لە ڕاکردن هابوومە، هەر لە ینی ئیستیقلالێکمان نەبین و ئەتوانی بڵێ تاکە هێمنیە کە تیا ژیابین لێرەیە، لێرە دەستی پێکرد لە بێنەوە. ناین ئێمە هەڵمان نەبژات، چکو ئێمە تەنانەت پاسپۆرتمان نەبوو. ئەو کاتە جیلی ئێمە ڕۆیشتینە ئێران لە وەردوگاکانە بوون، ئەوەی پاسپۆرتێ بوو زوو مەعاملەیان بۆ کرد و ئەو سەردەمە هاتنە ئەڵمانیای شەرقی بەرلین، لەوێ ڕۆم بەرەو ئەسکەندەنافیا و ئەو شتانە و وڵاتەکانی کە بەڵام ئێمە لەبەروی پاسپۆرتمان نەبوو. نەمسا ئەو کاتە موافقی کردبوو کەوا 500 کورد بێتە ئێران، کاتی خۆی 100 هێنا لە دوای 75 لە دوای ئیتفاقیەی جەزایر. ئێمە وەجبەی دووەم بووین، موافقان کردبوو بۆ 500 بێنە ئێرە. ئێمە بە ئەوراقی ڕەسمی هاتین، هیچ اختیارێکمان نەبوو، بەڵام بۆ هەر جێگەیەک بۆ ڕۆیشتین بەس بۆی دوورکەوینەوە لە شەرق. سەعات 12 شەو سوار تیارە بووین، تەنیا بۆ حیجابی هەبوایە، من لەگەڵ تەنیا و کچەکەما بووم. سەعات 4 بانەی گەیشتین ئێرە. سەعات 10 هاوڕێکانمان بڵێن کە لێرە بوون، ئەو کوڕی خزمشم بردمانیان لە دۆناو شتێکێکێ بۆ ئفکا کە خەڵک لەوێ بەڕووتی هینەکات، ینی مەلەئەکا و بەبێجل. ئەمە ئەو شێوەیە کە من دەتوانم پێت بڵێم لە حیجابەوە بەرەو ئفکاکا بەرەو بێجلی. کولتور شۆک، ینی کولتور شۆکێکی گەورە. لە دوای نەوەتەکان چەند جارێ من و تەنیا ڕۆیشتینەوە، ئەوەی ڕاستی بێت تەنیا دەست پێشکەری کرد، یەک دوو ئیشکری. ئەو کاتە خەڵگوەزی زۆر خراپ بوو لە کوردستان، تابلۆی کڕی. هەروەها چەند جارێک وەکو نەرمەندیش ئێمە و ئینە هەیە لەوحە ئەگۆڕینە، تابلۆ ئەگۆڕینەوە، تۆی دەی بە ئەوەیدا. یەکێ لەوانە کورت فیلیپ کە ئێستا نەماوە، یەکێ بوو لەوانەی کە زۆر زوو باڵین تابلۆمان گۆڕیەوە و یەکێ لە کارە جوانەکانیم هەیە. تەبەن دوای زۆرترم کڕی. ئەوەی ڕاستی بێ من کارێک ناکەم ئەوی کە چاوی بینێت. هونەر لە دوای تیۆرەکانی فرۆیدەوە زۆر بەرەو گۆڕانکاری ڕۆی، باڵێ مەدرسەی داداییات، سوریالیات، چەند گروپێکی تایبەتات، مەدرسەی ڤێنا هات. هونەر ئەوە نەماکە لە دوای ئەوەی کامێرەش دروست بوو، ئەو شتانە ئیشی ئەوە نییە کە پۆرترێ و مەنزەر و ئەوانە بکە. من بەڕاستی ئەوەکەم کاستی پێکەم، ئەو هونەراکەم کە خەڵک تووشی سەرسوڕمان و پرسیارەکە نەگەوەی کە باڵێن حەل و نازانم شتی جوان و ئەوان. بۆ من ئەوە هونەرەکە پرسیار بەجێهێڵێ. بەڵێ لە کەرکووک کە کتێبەکەم پێشکەش کرد لیان پرسییم ئەزانی ڕسمکەی، یعنی ئەوان وازان ڕسم دەموچا و مەنزەر و ئەو شتانە وازانن ئەوەی کە شتێکی کە بکات، ینی نازانە ڕسمکە بۆیە واکە. ئەمە کاری هەفتاکان و هەشتاکانمە، ینی کە لەسەر کاغەز کردومە. ئەگەر تۆ دیقەت بەی سەیری بکەی، تەنها کارەکان تۆزێ تەجرید بووە، ئەبستراک بووە. ئەگەر ئەم دەموچاوە لادەی ڕەنگە لە هەموو جێگەیەکە ئەو تابلۆی کە ئێستاییکەم باڵێن هەبێ. من پێم وایە ئەم ئسلوبە لە ناخی لەگەڵ منە نزیکە بۆ دەربڕینی کارەکان.